بوونەوەی بەردەوامی هەموو حیزبەکانەکەی نەک بە تەنها یەکێتی و پارتی و ئێمە پێمان وایە یەکێتی و پارتی و هەموو حیزبەکانی ترە بێ پێکەوە کۆ ببنەوە لەبەرەوەی هەندێک بابەتی چارەنووسسازێک کە پەیوەندی بە هەموو گەلی کوردستانەوە هەیە و دانیشتەکانی پەرلەمانی کوردستان لە ڕاستیار کاتێک راپۆرتی لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی کوردستان ئامادە ببێ ئێمە لە دەستی سەرۆکاتی دانیشتنەکەی سەبارەت بە سیڤیەکان خۆی ئەو پرۆسەی هەیە چەند کەسێک لەوانەی کە سیڤیان پێشکەش کرد بوو مەرجەکانیان تایە ئێمە ئەوانەی کە مەرجەکانیان تیا نردومانن بۆ وەزارەتی ناوخۆ بۆ دەستەی نەزاها چونکە ئەوانە نابێ فایلی گەندەڵیان هەبێ و ناژبێ پێشتر حکم درابن چاوەڕوانیمان ئەوەیە لەم ڕۆژانە وەڵامەکە بێتەوە و هیوادارم ئەو مادەکەمە یا چەند بابەتە کەمەشی کە ماوە سەبارەت بە یاسای هەڵبژاردن لەسەری ڕێک بکەوین کە هەموو لایەک لەسەر هەردوو بابەتەکە ڕێککەوتین بۆ پەرلەمان ئەرکەکە زۆر قورس نییە هەمومانە بێ هەوڵ بدەین بۆی هەڵبژاردن لە وادەی خۆی ئەنجام بدرین لە ڕاستیە ئەزانی لە بەردەم بەرژەوەندی گەلی کوردستانە هیچ شتێک گەورە نییە ئەبێ هەموو شتێک بە بچووکی سیر بکرێ و ئەبێ هەموو هێزە سیاسیەکان ئامادە بن هەندێک سازش لە داواکاریەکانی خۆیان بکەن بۆی لە خاڵێکا بگەین بەیەک سپاس